سڵاوتان لێبێ یەکێک لەو بابەتانەی کە ئێمە لی تێناگەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا با بڵێن چی دەقەومێ ئەوەی دەقەومێ چییە و هیچ لی تێناگەین بە تەنیا لە ناو دارستاندا تەماشای دارێک دەکەین بە تەنیا دارێک و دوو دار دەبین تەواوی دارستانەکە نابینین مێژووی دارستانەکە نابینین دارستانەکە بەرەو کوێ دەڕوا ئەمەیان نابینین پەیوەندی بە عەقلیەتی ئێمەوە هەیە. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەگەر بە کورتی باسی بکەم خەری ئەو دەوڵەتانەی خراپ دەبن جارێککە چاک نابنەوە تەماشای لیبیا بکە تەماشای یەمەن بکە تەماشای سووریاش بکە بە هەمان شێوە تەماشای عراق بکە کە وەزعی لە هەمویان باشترە تاقە دەوڵەتێک کە بووە دەوڵەت ئالوگۆڕی بەسەردا هات و بەڵام ئالوگۆریەکە زوو چارە سەر کرا و دیسا بۆ دەوڵەت ئەویش بە تەنیا مەسەڕ بوو. جگەلەوە وڵاتانی دیکە کە لەو ماوەیەدا گۆڕانکاریەکیان بەسەردا هات بێ گۆڕانکاریەکی بچووکیان گەورە لە دەوڵەت بوون دەرچوونە بوونەتە شتێکی دیکە و ئەمە ڕەنگ بێ بەرژەوەندی بۆ ئەو ئیدارەیەی ئێستای ئەمریکا نەبێ بەڵام هێزگەلێک هەن لە ناوچەکەدا سوود لەمە دەبینن یەک لەوانش ئیسرائیلە. ئیسرائیل تاقە سیاسەتێکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوەیە دەوڵەت نەبێ مؤسسە نەبێ و میلەتانی ناوچەکە شەڕ یەکتری بکەن جگەر لەمە پرۆژەیەکی سیاسی نییە من باسی پرۆژەی سیاسی دەکەم من باسی عاتیفەی خەڵکی جوولەکە لەگەڵ کورد ناکەم کە ئەو دوشتانە خەڵک تێکەڵ دەکا ئەگەر ئەمڕۆکە بچیە تەل ئەڤیڤ بچی هەردام و دەستگایەک بڵێ من کوردم ڕێزێکی زۆر گەورەت لێ دەگرن زۆریان خۆش دەوێ تەنانەت لە ناو جیهازی ئەمنیدا ئیستیخباراتیدا سەربازیدا کورد ڕێزێکی زۆری هەیە بەڵام کە دەبێتە پرۆژەی سیاسی کورد هیچ ڕێزێکی نییە کورد تاقە هێزێکە بۆ بەکارهێنان ئێستاکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دوو دەوڵەتی کە کوردیان لەناودایە دوو دەوڵەت لەوانە تێکچوون یەک لەوانە عراق بوو ئەوەی دیکەش سووریایە عراق وەزعەکەی دەبین سووریاش لە ئایندەدا دیار نییە هەوڵ ئەدا بۆ ئەوەی ببێتەوە دەوڵەتێکی مەرکەزی بەڵام تا چەند تاچ ڕادێک دەبێتەوە دەوڵەتی مەرکەزی یان نا ئەمەیان بە هیچ شێوەیەک نازانی لە ئێران ئالوگۆڕیەک بەردەوامە هەتاوەکو ئێستا نەگەیشتوتە هیچ ئەنجامێک دەگاتە ئەنجام ناگاتە ئەنجام ئەنجامەکەی چۆن دەبێت هیچ دیار نییە و ئێمە نازانین بەڕاستی ئەوەی ئێستاکە دەزانین سەر و جولاکی ئەمریکا لەناو قوڕ و لیتی هورمزدا چەقیوە دێتە دەرەوە لی ئەداتەوە دەیڕوخێنی لە ناوی دەبا هێڕشێکی سەر زمینی دەکە ئەمانە هیچیان نازانین و بابەتی ئێستامان نین بەڵام ئەوەی دەمینێتەوە لە ناوچەکە ئەو دەوڵەتانی کە کوردیان تێدا هەیە تاوەکو ئێستا دەستکاری نەکراوە یەک دەوڵەت ئەویش تورکیایە بۆیە تورکیا بڕیاری داوە وەرچەرخانێکی 100 ساڵەیی ئەنجام بدە وەرچەرخانێکی 100 ساڵەیی هەم بۆ ئەوەی دەوڵەتەکەی خۆی لەو شەپۆڵەی پارچە پارچەکردنی دەوڵەت بپارێزێ و هەم هەژمونی خۆی بەهێزتر بکە لە ناوچەکەدا ئەوەی ئێستاکە لە تورکیا دەگوزەرێ بە کورتی ئەوەیە لە 100 ساڵ بەر لە ئێستاش هەمان شت هەبوو لە نێوان لە نێوان دوو بەرەی ئێستادا کە ئێستاکەش ئەو بەرەیانە هەن ڕاستە ئەندازیارە سەرچیەکانیان نەماون کە ئەنوەر پاشا و کەماڵ ئەتاتورک بوون بەڵام ئێستاکەش تورکیا بە تەواوەتی بۆتە دوو پارچە بەشێکیان کەمالیستیەکانن بەشێکیان ئەنوەریستیەکانن لەو 100 ساڵەشدا گفتوگویەکی زۆر لە ناو تورکەکاندا لە ناو ئیتحاد التەراقیدا کە ئیتحاد التەراقی ئەتوانین بڵێن بناغەی ئایدۆلۆژیای دەوڵەتی مۆدێرنی تورکیایە و ئێستاکەش تەماشا دەکەین هەر لە بۆ هەندێک ئێستاکەش دوای ئەو هەموو ساڵە سەرباری ئەوەی کە ئەتاتورک توانی دەوڵەتێکی مۆدێرن دروست بکە دیموکراسیەک بەمانە دامەزراوەیەکەی هەبوو بەمانە شکلیەکەی
مافی ژن و ئازادی ژن و سربەستی ژن و ئازادی کارکردنی ژن و ئازادی گەیشتن بە پلۆ پۆستی باڵای ژن ئەمانە هەر هەمویان هەبوون. بەڵام تەماشا دەکەین لە کۆتایی 90ەکاندا ئەمە ڕووخا جارێکی تر ئەنوەریەکان هاتنەوە سەر دەسەڵات هەتاوەکو ئێستاش لەسەر دەسەڵاتن. و ئێستا کە تەماشا دەکەین ئەنوەریەکان ئەنوەر پاشاییەکان لە ناو هەڵمەتێکی زۆر زۆر چڕ و پڕدان بۆ لە ناوبردننی کەمالیەکان کە خۆی لە جەهاپەدا دەبینێتەوە. دوای دەستگیرکردنی ئیکرەم ئیمام ئۆغڵو شەپۆڵێکی زۆر زۆر گەورەتر بەڕێگادایە و لێتان دوور نەبێ لە ڕۆژانی ئایندەدا ئوزگر و ئۆزەلی سەرۆکی جەهەپەش بگرێتەوە. و ئێستاکە لە نێوان ئوزگر ئۆزەل و کەماڵ قەڵەجدار ئۆغڵ و سەرۆکی پێشوو ململانەیەکی زۆر زۆر گەورە هەیە. کامەیان جەهەپە کامەیان ئەتاتورک ڕزگار دەکا بۆ ئەوەی بمێنێتەوە و ئەنوەر پاشا نەگەڕێتەوە. ئێستاکە تەماشا دەکەین ئەنوەریەکان واتە ئیتیحادچیەکان ئیتیحادچی لە ئیتیحاد تەڕەقیەوە دێ بۆ ئەوەی بۆ کەسانی کە نازانن. و ئەمە بۆچوونێکی زۆر زۆر زاڵە لە تورکیای ئێستادا. یەکێک لە کاریگەرترین بزوتنەوەی سیاسی ئیتیحاد و تەڕەقی جەماعەتی پێدەوترا دوای قۆناغی دەوڵەتی عوسمانی لە ساڵی 1889 لەلایەن خوێندکارانی پزیشکی سەربازیەوە وەک ڕێکخراوێکی نهێنی سەرەتا دامەزرا و ئامانجەکانی سنووردارکردنی دەسەڵاتی ڕەهای سوڵتان عەبدولحەمید بوو. دووبارە ڕاگەیاندنی مەشروتیەت و نوێکردنەوەی دەوڵەت و ڕێگرتن لە دابەشبوونی عوسمانی بوو. لە ساڵی 1970 دەسەڵاتێکی گەوریان بەدەست هێنا لە دوای ساڵی 1913 وابزانم بە شێوەیەکی ڕاستەوخۆ کۆنتڕۆلی دەوڵەتیان کرد و سەرکردە گەورەکانیشیان ئەو ئەنوەر پاشا بوو کە ئێستا باسی دەکەین، تەڵات پاشا بوو کە لە بەرلین بە دەستی ئەرمەنیە کوژرا و جەمال پاشا بوو. حتا ئیتیحاد تەڕەقی زۆر جار بە سێ پاشاکە ناسراون. و ئامانجی ئیتیحاد تەڕەقی دەوڵەتێکی ناوەندی بەهێز نوێکردنەوە و ڕۆژ ئاواخوازی بوو. ڕۆژ ئاواخوازی لەمەدا لەگەڵ ئەنوەر پاشاییەکاندا تاڕادەیەک ینی لە دواییدا ئیتیحاد تەڕەقیش دەبێتە دوو پارچە ئەنوەر پاشایی و کەمال پاشایی. کەمال پاشایی ئەتوانین بڵێن زیاتر خۆر ئاواییە، ئەنوەر پاشایی خۆر هەڵاتیە و ڕۆلی پێشەنگ بۆ بیرۆکراسی و سوپا ینی سوپا و بیرۆکراسی پێشەنگ بێ و بەرزکردنەوەی ئاستی ناسیۆنالیزمی تورکی و پێشخستنی پاراستنی دەوڵەت بەسەر ئازادی تاکە کەسی دا یعنی دەوڵەت لە سەروی ئازادی تاکە کەسیە. ئەمەش ڕێک پێچەوانەی ئەو ئیدیانەیە کە خۆر ئاواخوازی باسی خۆر ئاواخوازی دەکە لەناو پارادۆکسدای ناڵێم و بیرکردنەوەی پراگماتی و هەندێک زەر دەسەڵات خوازیدا. ئەمانە ئەتوانین بڵێن شتە سەرەکیەکانی ئەوە بوون، شتە سەرەکیەکانی ئیتیحاد تەڕەقی بوون. ئێستا کەش پێی دەوترێت ئیتیحادچیەکان، بەڵام ئیتیحادچیەکان هەروەکو وتم لە کۆتاییدا دەبن بە دوو بەرە، بە تایبەتیش کاتێک ئەنوەر پاشا باڵکان دەدۆڕێنێ و دوای ئەوەی باڵکانی دۆڕاند ئەتاتورک ڕێگەی پێنادا بێتە ناو ئەناتۆلیای ناوین و ئەبزانم دەچێتە جۆرجیا لەوێ لە شوێنێکدا لەگەڵ سوپای سوور دەبێتە شەڕیان و دەکوژرێ. تەرمەکەیان پاشان هێناوە تورکیا. لە دوای ئەو لاینگری
ئەنوەر پاشاییەکان بەردەوام کەمالیەکانیان بەوەڕاق نەدەکرد کە سەریان شۆڕ کردووە بۆ ئیمپریالیزم کە گرنگی بە دیموکراسیەت دەدەن، گرنگی بە خۆر ئاوا دەدەن، خۆر هەڵات چەقی بابەتەکەی لەو 20 چەند قسوور ساڵی دواییدا، یعنی لە دوای سەرەتای 2010 کە ئاک پارتی هاتە سەردەسەڵات و پاشانیش لە 2016 بەدواوە کە مەهەپە بۆ بەشێک لە دەسەڵات وانج ئەویش بۆ متتەفقی دەسەڵات هەرچەندە ماهەپەدا لە حکوومەتدانی بەڵام مانتۆڕە سەرچێکی متتەفقی دەسەڵاتە ئەمانە زیاتر ئەتوانم بڵێم یعنی شتەکە ڕێژەیە نوێنەرایەتی ئەنوەر پاشاییەکان دەکەن و ئێستا کە ئەنوەر پاشاییەکان تەماشا دەکەین لە کەسایەتی و یانیش لە گوتارەکەی باخچەلیدا دەبینین یەک نیازیان هەیە تەسەوڕێکی نوێی دەوڵەت تەسەوڕێک بۆ دەوڵەتێکی نوێ کە ئەو دەوڵەتە نابێ پارچە بکرێ دەبێ ئەوتۆریتەر بێ یعنی ئەنوەر پاشایی ئەوتۆریتە دەبێت دەسەڵات خواز بێ دەبێ تاگەرایی و یانیش ئەلیتی بێ ئەلیتێک هەبێ بەڕێوەی ببا نەوەکو کۆمەلگا بەڕێوەی ببا و لە هەمووی گرنگتر دەوڵەتێک کە لە ناویدا سیاستمەدار نییە سیاستمەدار هیچ ڕۆڵێکی نییە ئەگەر هەش بێ بەتەنیا شکر و شێوەی دەچێتە پەرلەمان و دەستی خۆی بەرز دەکاتەوە وەکو ئەو پەرلەمانتارانەی ئێستاکە لە کوردستان هەنا و یانیش لە عێراق هەنا مرۆڤ لەکوێ دەتوانێت بەوانە بڵێ سیاستمەدار خۆی سیاستمەدار مانای کەسێکە کە دەتوانی گۆڕانکاری بکە لە دەوڵەتی مۆدێرندا سیاستمەدار ئەو کەسەیە لە پەرلەمان گۆڕانکاری دەکە گۆڕانکاری یاسایی دەکە و یانیش گۆڕانکاری دەستوری دەکا شتێکی گەورە دەگۆڕێ گروپێک ساز دەکا وانە و ئەمە لە تورکیای کەمالیدا تا ڕادەیەک ئەتوانین بڵێن هەبوو بەڵام لە دوای ئەوەی کە ئەردۆغان لە 2016 بەدواوە سیستەمی تورکیای گۆڕی لە سیستەمی پەرلەمانی بۆ سیستەمی سەرۆکایەتی ئەو ئیدعایە تەواو لە ناوچوو و پەرلەمان و حکوومەت و وەزیر و مەزیر و گزیر و ڕاوێژکار و ئەمانە هەر هەموویان ئەتوانین بڵێن ئەمانە بیرۆکراتی ئەو نخبێنە کە دەوڵەت بەڕێوە دەبە لێرەدا لە تەسەوڕی نوێی ئیتحادچیەکاندا یەک شت هەیە بەڕای من ئەویش ئەوەیە 100 ساڵ بەر لە ئێستا کاتێک ویستیان تورکیا دروست بکەنەوە تورکیا دروست بکەن کوردیان بە تەواوەتی ئەوە کرد لە ناو برد جینۆسایدیان کرد کۆمەڵکوژیان کرد و گوتیان لە گۆڕمانە سەری گۆڕەکەشمان چیمەنتۆ کرد بەڵام تەماشایان کرد کونێک دەگرن لە کونێکی دیکە جورجەکە دێتەوە دەرەوە و ماوەیەکی درێژ لە سایەی ناتۆ لە سایەی ئەمریکادا لە سایەی هاوپەیمانی بوون لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیسرائیلدا توانیان سوودێکی زۆر گەورە ببینن لە بەرامبەر پەکەکەدا بە قەولی خۆیان تێرۆر و حتا لە بەرامبەر ڕێکخراوە مارجینالە بچووکە چەپەکانی تورکدا توانیان سەرکەوتنی گەورە بەدەست بێنن سەرکەوتنی تەکتیکی زۆر زۆر گەورە بەڵام تەماشا دەکەن ئێستاکە دوو بۆچوون هەیە بە ئاشکرا دەبینین لە ناو ئیتحادچیەکاندا یعنی ئەوە هیچ ئەنوەر پاشا دەگەڕێتەوە یان نا چونکە ئێستاکە ئەوە لە تەسفیەکردنی جەهەپەدا دەبینین ئەمە بەڵام بە ئاشکرا ئەوەش دەبینین کە دوو بۆچوونی شەیە بۆچوونێکیان ئەوەیە جارێ ڕاوەستین ڕنگ بێ ئەو هەڵوو مەرجەی کە سەری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست داوە دەوڵەتەکان تێک دەدا دەیان ڕوخێنێ بەڵام جارێککە نایەن کاتەوە دەوڵەت هەموو کۆمەلگاکان دژ بە یەکتری شەڕ دەکەن هەمویان لە بەرامبەر یەکتر هەژار دەبن هەمویان فەقیر دەبن سیستەمی پەروەردە و کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی و بیرکردنەوە و ئەخلاقیان بە تەواوەتی تێک دەچی کۆمەلگایەکی بێ ئەخلاق دروست دەبێ بە تەنیا هێزێکی هەژمونگەرەوە لە دەرەوە وەکو ئیسرائیل ئەتوانێت داری تێوەردا و یاری پێ بکە با تۆزێک ڕاوەستین لەوانەیە بە شەڕی ئێراندا ئەم تەوژمە جارێکی تر لە ئارادا نەمینێ وانش پاشەکشەی پێ بکرێ ئێمە بۆ ئەو هەنگاوە بنین بەڵام
لە کەسایەتی باخچەریدا و لە گوتارەکەیدا چەند ڕۆژ پێش ئێستا کە من بەرنامەیەکم لەسەری ساز کرد لە نووسینەکەیدا کە 16 لاپەڕیان من پێشم وانە ئەمە باخچەری بەخۆی نووسی بێتی وا دیارە بیرۆکراسیەتی دەوڵەت نووسیوێتی لەسەر پرۆسەی چەککردنی پەکەکە و تەسفیەکردنی پەکەکە لەوێدا بە ئاشکرا بۆمان دەردەکەوێت کە تەسەوڕێکی دیکەش لە ناو تورکیادا هەیە دەربارەی کورد کاکە ئەو کوردانە ئێستا ئێمە دەتوانین سەریان پانکەینەوە ئێمە دەتوانین لەیان بدەین بەڵام لە شوێنێکیکە دەردەکەونەوە ئەوە لە عراق چوین دیزاینمان کردن وەکو خۆمان لێ کرد وەکو ئەوەی ئێمە دەمانێ وەکو وەهامان لێ کرد هێزێکی پێشمەرگەی گەورەیان هەیە بەڵام دنیا خراپی تەقە لە بەرامبەر ئێمە ناکە هێزێکی پێشمەرگەی گەورەیان هەیە بەڵام هەر کاتێک بمان هەوێ لە دژی پەکەکە ئەتوانین بەکاری بینین هێزێکی پێشمەرگەی گەورەیان هەیە بەڵام هیچ هەڕەشەیەک نییە بۆ سەر ئێمە خزمەتی ئێمە دەکا بازاڕێکی گەورەیان هەیە بازاڕێکی چی پێ دەڵێن مستەهلیک ئەو مستەهلیکە ئێمە دەتوانین پڕی بکەینەوە بە بابەتەکانمان جا برنجە ڕۆنە شیرە شەکرا دەتوانین پڕی بکەینەوە وە لە هەمووشی گرنگتر نەوتەکەیان لە ڕێگەی ئێمەوە دەتوان بفرۆشن هیچ و ئەگەر بەغداش کێشەیەکی دروست کرد لە ڕێگەی ئەوانەوە ئەتوانین لە بەغدادا ئاڵۆزی دروست بکەین ئەوە یەک لە سووریادا کێشەیەکی گەورەمان لە بەرامبەردا هەبوو ڕژێمێکی وەکو ئەسەد هەبوو بەڵام ئەو ڕژێممان ڕووخان ئێستا کە ئەحمەد شەرع هاتووە کە هەموو شتەکان بە ئاکسەنتی دەوڵەتی تورکیا جێبەجێ دەکا زۆر باشە هیچ کێشەیەکمان نییە لە تورکیاشدا ئەوە عەبدوڵڵا ئۆجەلان هیچی ناوێ تەنانەت مافی زمانیش ناوێ و پەکەکەش ناتوانانی یەک چالاکی بکە لەناو تورکیادا یەک چالاکی چێ ناتوانانی بیکە ناتوان یەک فیشێکیشت بتەقێنێ ئەگەر بشی تەقێنێ خۆی دەکوژێ و سەربازێک بریندار دەکە و هیچی دیکە نییە لە بۆ هەندێ باشتر وایە ڕاستە ئەمەیان هەیە بەڵام لە هەمان کاتدا بینیان کە خەریکە ئەمجارە لە کوردستانی ئێراندا شتێک دەتەقێتەوە بۆ نمونە ئەگەر ئیسرائیل و ئەمریکا چەکیان سەرکەوتووبانە لەوەی کە چەک بە کوردەکان بدەن و لە ئاسمانەوە بیان پارێزن و شەڕێکی گەورە دروست بێت لە نێوان فارس و عەجەم و کورددا لە نێوان سوننە و شیعەدا پاشان تورکیا بێتە ناوێ و شیعی عراق و حەزبی شەعبی بێتە ناوێ و ئەو ناوچێ هەمووی تێکەڵ و پێکەڵ ببێ و کوردەکان دیسە سەر ئێشەیەکی زۆر گەورە لە بۆ تورکیا دروستەکەن هەریس نەبێ ناڕەحەتێک دروستەکەن چۆن ئەو ناڕەحەتیان خەوی تورکە ناسیۆنالیستەکانیان 15 ساڵ لە سووریا زڕاند نایان هەوێ ئەوەیان توش ببێ لە بۆ هەندێ باشتر وایە ئەڵێن باشتر وایە ئێمە کێشەکە چارەسەر بکەین ئێوە ئێستاکەش ئەو جەران گیرایە لە زینداندایە هیچی بەدەست نیە دوا تەمەنیەتی پەکێکەش ماندوو بووە لە شەڕدا و لە شەڕەکاندا لە زۆربەی شەڕەکاندا دۆڕاندوویەتی لە ژێر کاریگەری ئەو جەلاندایە لە بۆ هەندێ ئەو تەسەوڕەی ئێمە لەگەڵ ئەو تەسەوڕەی ئەو جەلانی یەک دەگرێتەوە با کێشەکە چارەسەرکەین بەڵام لەناو ئەوەدا وەکووتمان چونکە تەسەوڕەکە تەسەوڕێکی ئیتیحاد چیتیە لەناو ئەو تەسەوڕەدا بە کۆمەڵایەتی بوون وجودی نییە هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین پرۆسەی 2015 و 13 ئەوانە تا ڕادێک بە کۆمەڵایەتی تر بوو لە پرۆسەی ئێستادا ئێستا هیچ نییە یعنی جگە لە ئۆجلان لەناو کوردە هیچ مخەتەبێک نییە هیچ کەس زۆر شت نازانێ مەگەر لە دەمی ئۆجلان ببیسی لەناو تورکەکانیشدا گروپێک هەنا ئەوە دەناسرێنەوە لەمە زیاتر نە پەرلەمان ئاگای لێە نە سیاسەت ئاگای لێ نە ئۆپۆزیسیۆن ئاگای لێە لە هەمان کاتدا ئەو تەسەوڕە نوێیە تورکیا تەسەوڕێکە دژە دیموکراسیشە و پێی وایە دەبێ دەوڵەت لە دەستی ئەلیتێکدا بێ هەرچەندە دەوڵەت بەردەوام دەوڵەتی دیموکراسی بەڕای من لە دەستی ئەلیتێکدایە بەڵام بە شێوەیەکی نەرمتر ئێستاکە ئەوانە بە هەموو شێوەیەک وەرە هەروەکو خوێنمەوە لە ئیتیحاد التەراقیدا لە کاراکتەرەکانی ئیتیحاد التەراقیدا خاڵێکی زۆر گرنگەیە دیموکراسی و ئازادی تاکە کەسی دەبێ
نابێ لە سەروی دەوڵەت بێ لە سەروی بەرژەوەندیەکانی دەوڵەت بێ یعنی ئەگەر بەرژەوەندی دەوڵەت خواستی با دیکتاتۆر بێ با دژە ئازادی بێ با دژە کۆمەڵایەتی بێ با هەموو شتێک بێ ئەو تەسەوڕە ئێستاکە خەریکە وابزانم لە تورکیادا سەر هەڵئەدا و خەریکە هەم جەهەپە تەسفیە دەکات لەلایەک لەلایەکە تەماشا دەکەن خەریکە بزوتنەوەی کوردی دیزاین دەکات واتە ئەو تەسەوڕە نوێ دەوڵەت نایهەوێ وەکو سەردەمی 1920ەکاندا کوردەکان لە ئەشکەوتەکاندا قڕ بکە بەڵام دەیهەوێ کوردەکان بەبێ پرۆژەیەکی سیاسی بەبێ داخوازیەکی سیاسی لە ژێر چەتری دەوڵەتی تورکیای ئیتیحاد چێتیدا کۆیان بکاتەوە لە بابەتێکی هەڕەشە دەریان بێنێ هەموو کۆی بابەتەکە ئەو تەسەوڕە نوێیە کە سەر هەڵئەدا هەر لە بۆ هەندێ ئێستاکە تاقا ڕێگایەک تاقا ئاستەنگێک کە لە پێشیان ماوە پارتی جەهەپەیە ئەو جەهەپێ چۆن لە ئایندەدا لە ناوی نابن بێگومان چۆن بزوتنەوەی کوردی لە ناو نابن بەڵام کەوی دەکەن ماڵی دەکەن معقولی دەکەن بزوتنەوەی جەهەپەش معقول دەکەن بۆ معقولی دەکەن خۆ بزوتنەوەی جەهەپە هەروەکو وتمن هەروەکو وتم یعنی هەم کەمال پاشا و هەم ئەنوەر پاشا لە یەک قوتابخانە سەریان هەڵداوە کە قوتابخانەی سەربازی عسکەری و یانیش ڕووناکبیری ناسیۆنالیستی عسکەریە بەڵام لە قوتابخانەی کەمال ئەتاتورکدا هەروەکوتم تا ڕادەیەک دامەزراوەیی هەیە پەرلەمان مەسەن کەمال ئەتاتورک کە دێتە سەردەسەڵات بە هاوڕێی سەربازەکانی ئەڵێ یان چەکەکانتان دانین بۆیم باغ و کەڕەواتێک لەبەر بکەن ببن بە سیاست مەدار خواحافیزی لە سەربازی بکەن ویانیش بە تەنیا سەرباز بن علاقەتەن بەسەر سیاستەوە نەبێ لە تەسەوڕی ئێستای باخچەلی و ئەردۆغاندا ئەمە نییە لە تەسەوڕی کەمالیستیدا هەروەکوتم پەرلەمان ڕۆلێکی هەیە حیزبی ئۆپۆزیسیۆن ڕۆلێکی هەیە بەڵام لە تەسەوڕی ئێستادا حیزبی ئۆپۆزیسیۆن بەڵایە حیزبی ئۆپۆزیسیۆن عیبە مارجینالە دەوڵەتی تورکیا و بەرژەوەندیەکانی تێک دەدا ڕێگانادا بەرژەوەندیەکانی بپارێزێ لە تەسەوڕی کەمالیەکاندا دەوڵەتی تورکیا دەوڵەتێکە لە بەرگریدایە جیانی لە سەردەمی کەمالیەکاندا دەوڵەتی تورکیا یەک جار هێڕشی وڵاتێکی جیرانی نەکردووە بە تەنیا یۆنان نەبێ لە ساڵی هەفتاکاندا ئەمە ڕۆژێکی زۆر زۆر تایبەت بووە پەیوەندی بە کۆمەڵێک بابەتی مێژوویشەوە هەیە کە لێرەدا ناتوانین باسی بکەین بەڵام لە سەردەمی ئەردۆغاندا تەماشامان کرد تورکیا قاچێکی لە سۆماڵە قاچێکی لە مۆریتانیا و ئەریتریایە قاچێکی لە سووریا و لیبیایە قاچێکی لە ئەزەربایجان و قەفقاسیایە لە عێراق لە هەر شوێنێکە هیچ شوێنێک نییە کە تورکیا مداخەڵی تێدا نەکا و ڕیسک نەکا حتاوەکو چەند ساڵ بەر لە ئێستا ڕیسکێکی زۆر گەورەی کرد خەریک بوو بێتە شەڕی ئەوروپا و تورکیا لە سووریادا جارێک ڕیسکێکی زۆر گەورەی کرد کە فڕۆکەیەکی ڕووسی خستە خوارەوە رووسیا سزاییدا و پاشان پرۆژەی ئەوەی کرد پاشان گەمێکی لەگەڵ کرد و S400 پێفرۆش هەتاوە گوێسش لە ناو پاکەتدایە لە ناو قوتودایە ناوێرن دەری بێنن و لە دوای ئەمەدا تەماشامانکەن دیسا لە بەرامبەر رووسیا ڕیسکێکی کرد ئەمجارە رووسیا لە پڕەوە لێدا نزیکەی 50 سەربازی بەدەقەیەک لێکوشت لە سووریادا و پوتین ناچار بوو بچێتە بەردەم بەرپەی ئەردۆغان ناچار و ببورن بچێتە بەرپەی پوتین و پوتین 3-4 دقە لە بەردەم دەرگا ڕایگرت حتاوەکو ئەردۆغان بخۆی پێڕانەگیرا کورسیەی پاسەوانەکەی دۆزیەوە لەسەر کورسی پاسەوانەکە 3-4 دقە دانیشت تا دەرگایان لێ کردەوە لە دەوڵەتی ئێستادا ڕیسکی زۆر گەورە دەکە بەرامبەر بە سیاسەتی دەرەوە و بۆ ئەوەش پێویستی بە چارەسەرکردنی بە پێی خۆی چارەسەرکردنی نەتەوەیەکە میلەتێکە کە پۆتانسیلی ئەوەی تێدا هەیە
لە دەوروبەری تورکیادا وانیش لەناو تورکیادا سەر ئێشە لە بۆ تورکیا دروست بکە. هەموو ئەمە تەسەوەڕی دەوڵەتی تورکایە کە ئێمە زۆر جار لێی تێناگەین بە تەنیا لە شتێکی بچوو بە شتێکی بچووکەوە دەگرین و بە تەنیا بە هەڵبژاردننی ئەردۆغانی دەبەستینەوە کە ئەمە بەتەنیا نییە، شتی دیکەشی لە پاڵدایە. بۆیە ئەوڕۆکە ویستم لە چوارچێوەیەکی زۆر زۆر بەرفراوانتر کە ئەمە پرۆژەیەکی 100 ساڵیە، لە ڕاستیدا وەکو پرۆژەیەکی سەردەمی ئیدریسی بەتلیسیە کە ئەو پرۆژەیە کەسانی مێژووناسانی بەناودەنگ وەکو پرۆژەیەکی خراپ نایبین. ئەوە کوردە ناسیۆنالیستەکانن هەندێک وەکو شتێکی خراپ و خیانەت و شتیوا لە قەڵامی دەدەن. نا ئەوە نییە، بەڵام لە دوای ئەمە هیچ حیسابێکیان نەکرد. ئۆجەلان بەخۆش ڕەخنەی لەسەر ئەوەی ئیتفاقی ئیدریسی بەتلیسی و سوڵتان سەلیم بە شتێکی غەڵات نابینێ، شتێکی ناچاریە، بەڵام ئاڵێ لە دوای ئەمەدا ئەوانە هیچ تەدبیرێکی پێویستیان لە بۆ قۆناغەکانی ئایندە وەرنەگرت. ئایا ئێستا کە ئۆجران هیچ تەدبیرێکی لە بۆ قۆناغی ئایندە هەیە؟ من بخۆم نازانم. ئایا پەکەکە هەیەی؟ من بخۆم نازانم. باشە ئەوەی پەکەکە هەیەی ئەو قۆناغە و ئەو خەونەی ئۆجەلان هەیەی لە تەسەوڕی ئێستای دەوڵەتی تورکیادا هەیە، ئەمەشیان جارێ نازانین بەگشتی، با بزانین لە ئایندەدا چی بەسەر دێ. بەڵێ زۆر زۆر سوپاستانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون. دڵنیام لەوەی کە ئەم جۆرە بۆ چونانە ئەم جۆرە زانیاریانە شتی تازن بۆ زۆرێکتان. ئەگەر وایە تکایە هەوڵ بدەن ڤیدیۆکانمان لایک بکەن، لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن و داوا لە دۆست و هاوڕێیان بکەن ببن بە سوبسکرایب. هەروەکو لە بەرنامەی پێشوودا گوتم شت بەوە لینک بە واتسئاپ و مەسینجەری فێسبوک و شتیوە نەنێرن. بۆ نمونە ئەگەر ویستت کەناڵی منی پێ بناسیێنی کە ناوی من چۆن دەنووسرێ، ئەو ناوەی بۆ بنووسە، بڵێ بڕۆ لەسەر یوتیوب ئەو ناوە بنووسە و هیوا خۆشناو بدۆزەوە. کەسێکە دەناسرێتەوە چاویلکێکی لە چاودایە، قژی وایە، سەری وایە و کەناڵەکەی لەوێدا لە بەشی سوبسکرایبی بکە و لەسەر زەنگۆڵەکەدا چرکەیەک بکە، لەوێدا هەموو بابەتەکان چلکە بکە ئۆڵ کە لە کاتەگۆری یەکەمیندایە، ئەو کاتە هەموو ڤیدیۆکانی من دەبینی. بەڵام کە بە واتسئاپ و بە فێسبوک لە بۆ کەسێکت نارد، ئەوە احتیمالی زۆر لینکەکە ناکرێتەوە. بەڵێ سوپاستانەکەم، هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆش هەر بژین.